لە هەرێمی کوردستاندا ژمارەی ئەو ئافرەتانەی کە لە چاڵاکی سیاسی و کاری خۆبەخشی بەشدار و کاران وەک پێویست نییە بەشێکی زۆر لە ئافرەتانیش پێیان وایە شان بەشانی پیاوان لە خەبات و تێکۆشاندان بەڵام ڕێژەیان لە چاو پیاوان کەمە شارەزایانی ئەم بوارەش پێیان وایە بە هەزاران ئافرەتی چاڵاک و لەهاتوو لە هەرێمی کوردستاندا هەن بەڵام نادیارن و ڕۆلی ڕاستەقینەی خۆیان پێشکەش نەکردووە کە ئەمەش بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە داخەوە خۆیان حەز ناکەن بێنە دەرێ خۆیان حەز ناکەن بە دەرکەون ئومێد دەکەم کە ئافرەتی کورد و لێرەشەوە داوایان لێ دەکەم کە زیاتر پەرە بە خۆیان بدەن پەرە بە پێشکەوتنەکانیان بدەن زیاتر بێنە دەرێ با بە دەرکەون ئافرەتی وامان هەیە بەهرەمەندی وای تێدایە کە باوەڕ بکە لە جیهان ئافرەتی وانە ڕاستی زفرتەوە بۆ تێگەهشتنە جواکی و بچیکتر ژە جواکیان بێژین تێگەهشتنە تاکێ جواکی و خێزانە ئەو خێزانە و ئافرەت تێدا پەروەردە دەبیت و تێدا دژیتن ئەڤە زێدەتر هاوڵدارە بە هوشیاریە جواکی و هاوڵدارە بە هوشیاری و بەرفرەهکردنە هزرا تاکە کەس بەرامبەر کارکردنە ئافرەتل دەرڤەی ماڵ و ڕێک دیتناوێ بۆ وی بابەتی ئەوەی کە زۆر گرنگە بەلای ئێمە ئەوەیە کە من بە بەرپرسیاری ببینم لایەنی دەسەڵاتە لە هەرێمی کوردستاندا پێمان وایە کە دەسەڵات نەیویستووە کە ژن بەشداربوونێکی ڕاستەقینە و ئەکتیڤانەی هەبێ بەڵکو لەبری ئەوەی ئاسانکاری بکات لەبری ئەوەی ڕێگە خۆش بکات ئاستەنگەکانی زیاتر پێشخستەوە بە بەردەم ژنێکی چالاکوان کە ئێوێ کار بکە هەڵبەت نابێ ژنی شاوەڕوانی ڕێگایەکی خۆش و ئیسراحەت و بێ لەمپەر بکە گرنگە کە ژن تێکۆشانی خۆی بەردەوام بکە بەڵام لێرەدا کەم تەرخەمی ژنیش هەیە کە نەیتوانی وەک پێویست تێکۆشان بکە بەڵام ئاستەنگەکانیش زۆرن لە بواری ڕاگەاندنە من ڕاگەاندن بە بەرپرسێکی تری گرنگ ئەبینم کە ئەمڕۆ بوونی ژن تەنها وەک جەستە وەک ڕکلامی بازرگانی وەک شکل نیشانی بینەرەکانی ئەدا لەلایەکی تر سەردار ئازاد چاڵاکوانی مەدەنی بۆ دەنگی ئەمریکا وتی زۆربەی ئەو کەسانەی کە باسی مافی ئافرەتان دەکەن خۆیان بوونەتە بربەست لەم ڕێژەکەمەی ئافرەتان لە چاڵاکی سیاسی چونکە تەنانەت کێشەکانیان پێ چارەسەر نەکرەوە بۆیە خەڵکیش متمانەی نەماوە خودی خۆم کە چالاکوانێک کۆمەلگا مەدەنی خێزاندارم و خوشکمەیە ئامادە نیم لەو ئاڵ و ئێستادا نەخوشکم نەخێزان بێنمە ناو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی چکە من دەزانم لە ناو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیدا چ گوزەر دەکاتن بۆی ئامادە نیم کاتێک منی چالاکوان منێک تا ڕادێک ڕۆشنبی نەتوانم خێزانی خۆم خوشی خۆم بێنمە ناو ڕێکخراوانەدا ئەو کاتە ناتوانم داوا لە خەڵکەم خوشی خۆی بێنێتە ناو کۆمەلگا بۆیە ئێمە دەبێت ڕیفرۆم کەی لەو شتەدا من زۆربەی چالاکوانان ئەوانەی باسی مافی ئافرەت دەکەن ئەوانەی باسی مافی ژنان دەکەن تعدا دەکەم کەسێکیان بێنە خێزانی خۆی دوو ڕۆژ نابێتە ناو ڕێکخراوێک کۆمەلگای مەدەنی تعدا دەکەم ڕۆژێک بێنێتە سەر تەلەڤیزۆن تعدا دەکەم ڕۆژێک لە کۆنفرانسێک بەشداری پێکرد بێت ئەی باشە مادەم باسی کرانە و ئازادی بۆ ئافرەت دەکەی بۆ ئافرەتی خۆ داوا ناکەی بۆ خوشی خۆ نیانێ ناو چالاکوانەکان کاتێک ئێمە توانیمان خوشی خۆمان بێنە ناو چالاکوان خێزانی خۆمان بێنە ناو ڕێکخراوەکان ئەو کاتیش خەڵک بە ئاسانی سیقەمان پێ دەکات چاودێرانی سیاسیش لە هەرێمی کوردستان ئاماژە بۆ ئەوە دەکەن یاساکانی تایبەت بە پێدانی مافی ئافرەتان وەک خۆی کاری پێ ناکرێت ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر